بەڵێ وەک ئاماژەم پێکرد بەڕێز دیندار زێواری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ژنێف لەگەڵمانە. بەڕێز دیندار زێواری زۆر سپاس بۆ ئامادەبوونێت لەگەڵ کوردستان 24 سەرەتا پێم بڵێ تێڕوانینی ناوەندە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکان بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ لە کوردستان چۆنە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە سودور خان، سپاس بۆ کەناڵ کوردستان 24 بام زەحمەتەکە کێشاوانەوە لێرەنە لە جنێفن لەگەڵ ئێمە. بەڵێ بەنسبەت کۆبوونەوەی ئەمڕۆ لە بارگای نەتەوەی گرتووەکان لە جنێف لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤ لە خۆڵی 48می خۆیدا و لە جەولەی 4ەم ئەتوانم بڵێم کە عێراق تێیدا بەشدارە. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکین لە شاندی عێراق و لەو گوتارانە کە وڵاتی عێراق وەکو کۆماری عێراق پێشکەش دەکات، هەرێمی کوردستان گوتاری دووەمی خۆی هەیە لە پاش گوتاری سەرەکی عێراق بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان، کە ئەمە ئەزموونێکی باشە بەوەی هەرێمی کوردستان لە چارچەوەی وڵاتی عێراق کە ئەندامە لە نەتەوەی گرتووەکان بتوانێت پێشکەوتنەکانی خۆی ئاستی حکومڕانی و ئەو هەنگاوانەی کە گرتووتە بەر لە بەڕێوەبردننی تەواوی سەروەری ناوخۆی هەرێمەکە بتوانێت لێرە لە جنێف پێشکەش بە وڵاتانی ئەندام بکات. دیارە ئەمڕۆ لێرە لە جنێف لە نەتەوەی گرتوەکان زیاتر لە 97 دەوڵەت پرسیاریان هەبوو، مداخلەتیان هەبوو. ئەو مداخلەی کە هەیەیان بووە حقیقەت هەرێک لەوانە ئەتوانم بڵێن بە نیو دەقایق کەمتر بەشدار بوون و پرسیاران ئاراستەی شاندی عێراق کردووە. دیارە ئەم 4 ساڵ جارە یەکبار کە دەین ئامادە دەبین ئەوەیە کە لە هەموو سەکتەرەکان کە گرنگن بەنسبەت وڵاتان ئێمە بتوانین لێرە وەکو هەرێمی کوردستان لە چارچێوەی عێراق ئەو هەنگاوانە باس لێ بکرێت. ئەو گوتارەی کە پێشکەشم کرد لە ڕاستی دەتوانم بڵێم ئەم گوتارە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە باس لە ڕۆلی یاسا، ڕۆلی دەسەڵاتی جێبەجێکار و ڕۆلی پەرلەمانیشمان باس کردووە و بە تایبەتی کابینەی نوێم کە جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی جەنابیان سەرپەرشتی ئەم کابینەی کردووە و توانرا بە پێ ئەم پلانەی کە هەمان بوو لەم کابینە کە یەکەم جارە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی مافەکانی مرۆڤی هەبوو لە کابینەی نوێم پێشکەوتنیان بەرچاوگرتنی ئەمە دەمێت بپرسم کە لە ناوەندە نێودەوڵەتیەکان پانۆرامای گشتی تەماشای پێگەی هەرێمی کوردستان دەکەن. بەڵێ لە گوتارەکانی ئەمڕۆیان کولەو مداخلاتانە کە هەبووە لە وڵاتان بەشێکی حرە زوو ئەتوانم بڵێم ڕخنایەکی بەهێزیان هەبووە لە هەندێک سەکتەری تایبەت لە عێراق بە تایبەتی ئەو یاسای ئەمەخیرە کە پەرلەمانی عێراق دەری کردووە تعدیلی یاسای ئەحواڵی شەخسی باری کەسایەتی. بەڵام بەنسبەت عێراق بەنسبەت هەرێمی کوردستان وڵاتان بە تەحدید بەلجیکا بوو نمونە، بەرازیل و چەند وڵاتی تریش ئاماژەیان بە هەرێمی کوردستان کرد کە عقوبەی ئەعدام کە ئەو سزای لە سێدەرەدانە ڕاگیراوە لە هەرێمی کوردستان، ئەمە دەستکەوتێکی گرنگە کە تعلیقی ئەم عقوبە کرا بە پێ ستانداردی نێودەوڵەتی. و هەروەها باس لەوەشیان کرد کە هەرێمی کوردستان لە ڕووی ئەوەی کە بەشداری ئافرەت لە پرۆسەی سیاسی و بەشداری ئافرەت لە مشارەکەیان کە پرۆسەی حکمڕانی لە هەرێم ڕۆڵێکی کارا ئەبینێتە ئافرەت لە هەرێمی کوردستان و لە ئەنجومەنی محافظات پارێزگاکان دەست پێ بکاتە دەگاتە پەرلەمان و حکوومەتیش. بەنسبەت کۆی گشتی ئەو پرسیارانە کە ئەو تاوسیاتانە کە وڵاتان هەیان بوو بۆ عێراق لە خۆڵی 4ەمی عێراقدا ئەوە بوو کە ڕخنەیەکی زۆر لە عێراق گیرە لە بابەتی یەکسانی لە بابەتی پێکاتە ئاینی، یەکسانی لە بابەتی ئەتوانم بڵێم یاساکان بەنسبەت ئەوەی کە پێکاتەکان زۆربیان بە یەکسانی لە یاساکان جێگایان ببێتەوە و حتا بابەتی حڕیات بنمونە رخنایان لێ هەبووە لە بابەتی تەزاری سلمی لە عێراق لە بابەتی حڕیاتی تر بەگشتی. بەڵام زیاتر لە عنفی ئوسەری ئەتوانم بڵێم پاراستنی خێزانی و پاراستنی مافی ئافرەت و مشارکەی ئافرەت رخنایەکی زۆریان لە عێراق بوو. بەڵام هەرێمی کوردستان خۆشبەختانە لەمەدا دەستپێشخست لەگەڵ دەکەم دکتۆر زۆر بەوردی با ئێستا باسی ئەوە بکەین کە ئەو ڕاستپاردانەی تایبەتن بە پاراستنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان جێبەجێ کراون. ئێمە بە پێ ئەو مقارنە بە پێ ئەو پلانەی کە هەمان بوو ئەمڕۆ ئەوەمان تەقدیم بە لانی نێودەوڵەتی کرد لێرە بە حوزوری وڵاتانیاندا. بەڵێ ئێمە 74% لەو ڕاستپاردانە کە ژماران 448 ڕاستپاردە بوو لە خۆڵی سێم بە هەرێم درابووم بە عێراق درابوو بە شێوەیەکی گشتی و هەرێمیش ملتەزمە چونکە
به پی دستور عراق هرمی کردستان هم دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی و قەزایی خۆی هەیە و ئەتوانێت خۆی ئەولەویاتی خۆی دابین بکات بەنسبەت جێبەجێکردنی ڕاستپاردەکان. سڵتەی قەزایی لە هەرێمی کوردستان 67% ئینجازی هەبووە، پەرلەمان 31% ئەوەشە گەڕێتەوە بۆ تەحەدیاتی مالی بووە و تەحەدیاتی ترە بە لەسەر ئاستی تەشریعاتی وەطەنی. بەڵام ئەوی کە گرنگە من حەزەکەم باسی لێ بکەم ئەوەیە کە معایری دەولی و جێبەجێکردنی ستانداردی نێودەوڵەتی ئەمە بە واقع و بە فعل و بە دراس و بە ئەو ژمارە و داتانە کە پێشکەش کرا لە خلالی گوتاری خۆمان و گوتاری تەفسیلی هەرێم لە محفلی ئەمڕۆ ئەمە تەسبیت بووە و ئەمە یوئێنە ئەمە وڵاتانی ئەندامن پرسیارەکان و تەوسیات لەوەڵ منەظەمات نەبووە لە ڕێکخراوەکان نەبوونە لە حتا وەکالاتی یوێنیش نەبووە لە حکوومات بوونە وڵاتانی ئەندام لە نەتەوەی گرتوەکان بوونە ئەمە ئەتوانم بڵێم ڕووی یاساییەوە ئەمە دەستکەوتەکە بۆ حکوومەت یاریمی کوردستان کە بەشداری کارا فعلی هەبێت لە بەشداری سیاسایی نێودەوڵەتی سیاسەتی دەرەوەی عێراق بەڵام لە ڕۆلی دانپێدانی یاسایی و دانپێدانی ئەوەی کە عێراق هەرێمی کوردستان بەشەکە لە تەنەوعی سیاسەتی خارجی خۆی و ئەتوانم بڵێم حتا شاندی عێراقیش لێرە لە جەنابی وەزیری عادل کە سەرپەرشتی شاندی عێراقی دەکرد و مستەشارینی سەرۆکوەزیرانی عێراق دانپێدانێکی واضح هەبوو لە هەموو سەکتەرەکانی حکوومەتی اتحادی ئاماژەیەکی واضحیشیان کرد بە ڕۆلی هەرێمی کوردستان لە حکومڕانی وڵاتدا و بە ضرورەتی بەشداری هەرێم لە محفلی نێودەوڵەتی بە تایبەتی بەنسبەت عێراق هەنگاوەکان و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەمە دەستکەوتەش بوو حکوومەتی اتحادی و دەستکەوتە بۆ عێراق وەکو ئەندام لە نەتەوەی گرتووە. بەڵێ دکتۆر ئەمێد و پرسیارە بکەم و پلانانی کە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ لە ماوەی 5 ساڵەداتان نابوون پلانی گشتگیرن؟ ئەو پلانەی کە لە بەردەستمانە پلانی ساڵی 2021-25 کە لە تەشکیلەی نوەم حکوومەت یاریم پەسەند کرا ئەمڕۆ ئێمە عەرزی ئەوەمان کرد لە بابەتی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە بابەتی پاراستنی مافی پێکاتەکان لە بابەتی بۆ نمونە پەیداکردنی هەلی کار خۆشگوزەرانی لە بابەتی پاڵپشتی لە گەنجان لە بابەتی بۆ نمونە مادەی هۆشبەر ئاماری دقیقماندا و هەنگاوەکانی حکوومەتی هەرێممان باس کرد لە بابەتی ئەتوانم بڵێم مەناخ یانکو ژینگە و حکوومەتی ئێمە لە کابینەی نوەم هەنگاوی زۆر جددی هاویشتووە لە بابەتی پاراستنی ژینگە و بۆ نمونە دروستکردنی سەدێکی زۆر لە هەرێمی کوردستان کە بزەم ژمارەیان 14 ئەمڕۆ ئاماژەمان پێ کرد چەند ئەتوانم بڵێم بردەکاری تری ژمارەیی و لە استراتیجیاتی هەرێمی کوردستان بۆ نمونە حڕیەتی سەحافە لە کوردستان ئەو یاسانەی کە هەمانە و حتا ئەوەشم باس کرد کە بە بەراورد بە پێی نقابەی سەحافە لە کوردستان بە بەراورد لە ساڵی 2023 و 24 ئەو تۆمەتانە کە ئاراستەی هەندە لایەنەی ئەتوانم بڵێم لایەنەکان کراو لە هێزی پاراستنی ئەمنی بۆ نمونە زۆر کەم بوویتەوە و حڕیەتی سەحافە لە هەرێمی کوردستان بە پێی نقابەی سەحافە انتهاکات زۆر کەم بوویتەوە لە کوردستان ئەو انتهاکاتەش کایە ئەتوانم بڵێم زیاتر زەرەری مادیە. دکتۆر مادام باسی هەندێک خەڵت کردەمەوێت لەسەر ئەوانە پرسیارت پێ بکەم بۆ نمونە لەبارەی مافی پێکاتەکانەوە سەبارەت بە مافی پێکاتەکان چی کراوە و لە داهاتوودا چیان بۆ دەکەن؟ من هەوڵم دەحقەت وەکو نوێنەری حکوومەت یاریمی کوردستان ئاماژە بەوە بکەین بە واضحی بەرامبەر وڵاتان کە ئێمە بۆ نمونە لەسەر ئاستی مخەیەمات یعنی ئەتوانم بڵێم کەمپەکان لە یاریمی کوردستان نزیکەی 36,000 بەسەرەوە تەنها قوتابیمان هەیە کە ئاوەرەنەوە پەنابەرن لە ناو کەمپەکاندا ماون ملیۆنێک بەسەرەوە ئەتوانم بڵێم ئاوەرەوە پەنابەرمان لە هەرێمی کوردستان هەیە و ئەمە بابەتێکە کە بەڵێ نەبوونی استقراری سیاسی و ئەمنی و نەبوونی ئەو بیئەیە کە ئەو ئاوەرانە و پەنابەرانە بتوانن بە تایبەتی ئاوەرەکان بگەڕێنە بۆ ناوچەکانی خۆیان بۆ نمونە هەندێک لە وڵاتان باسی ئەوەیان کرد کە گرنگی عێراق تەشریعێکی یاسایی هەبێت بۆ دانپێدان بە ئیبادەی جەماعی جنساید مەبەستیان لێرەیە ئەوی جەرایمی داعشە ئێمە ئاماژەمان بەوە کرد کە ئێمە لەگەڵ یونیتات کاری جددیمان کردووە حکوومەت یاریمی کوردستان لەسەر ئاستی ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتیش دەستخۆشی لە جەنابی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزانی کرا پێش 3 ساڵ لە ئەوەی کە پرۆژه یاساکمان هەبووە بە پەرلەمانداوە و ئێستا داواکاری دەولی لە عێراق وایە کەم پرۆژەیەکیان هەبێت عێراق و تەشریعێکی یاسایی هەبێت کەچی ئێمە هەمان بووە دیارە محکەمەی اتحادی لە عێراق ڕایگرتووە مەبەستمان زیاتر ئەوەیە کە
ئەوە سەلمێنراوە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستیتی معایری دەولی و ستانداردی نێودەوڵەتی بەنسبەت پێکهاتەکانیش خۆ لە وردەکاریەکانی مەوازەحە بوونی قوتابخانەی پێکهاتە ئاینی لە هەرێمی کوردستان بۆ نمونە قوتابخانەکانی سریانی تورکمانی وەکو زمان و حتی باسی خطابی کەراهەتیشمان کرد کە ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لە ئەتوانم بڵێم 2000 پیاوی ئاینی دەستخۆشی لێکراوە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لە منبەرەکانەوە هەوڵ بدرێت کە پاراستنی تعایشی سلمی و پێکەوەی ئاینی لە هەرێمی کوردستان پارێزراوە. مادامەوە لە چوارچێوەی شاندێکی عێراقی ڕۆیشتوون باسی ئەوەمان کرد کە هەندە یاسا هەنە لەسەر ئاستی عێراق کە ڕێگرن لە جێبەجێکردنی معایری نێودەوڵەتی کە ئەمە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو یاسانە. باشە دەمەوێت یەک پرسیاری کورتت ئاراستە بکەم لەبارەی ئەوەی کە ڕێکار و ڕۆشنەکانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان کاریگەرترن یاخود عێراق بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم. بەدڵنیاویە لە کوردستان چونکە ئێمە نەک تەنها پرۆژە ئستراتیجی تایبەتمان هەیە بۆ ئەم بابەتە بەرەنگاربوونەوەی فەساد یان گەندەڵی ئێمە ژمارە داتامان پێشکەش کرد ئەمڕۆ ئەوانەی چەند بەدەیان کێس سەدان کێس کە حاڵەی محاکم کراوە و ئیجراعاتی یاسایی و ئیجراعاتی تەنفیزی لێرە لە مەحفەلی نێودەوڵەتی ناکرێت بە عمومیات قسە بکرێت دەبێت بە داتایەکی دقیق قسە بکرێت بۆیە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم پڕ بوو لەوەی کە نوێنەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ژمارە و داتا و بەراوردی و هەروە هەنگاوەکان کە هەمووان بە پێی معایری نێودەوڵەتی نەخوا. زۆر سپاس بەڕێز دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ژنێفەوە لەگەڵم بووی. دەستخۆش.